سەبارەت بە سەرۆکایەتی شارەوانی خدران شارەوانەکەمان پلە چوارە پێکاتوە لە 5 بەشی سەرەکی وە هەندێک بەشی لاوەکیش کە سەر من بەشە سەرەکیانن بەڕاستی گرفتی زۆرمان هەیە هەم لە ڕووی ئیداری و هەم لە ڕووی بەڕێوەبردننی شارەکە و لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئیداریەوە گرفتمانەوە کەمی فەرمانبەرمان بەتایبەتی ئەندازیار نیمانە تاکوی ئێستا گرفتمان لە بەشی یاسادا هەیە لە شۆفێردا هەیە کە نەقسمان هەیە زۆر پێویستە مەسەلەن شارەوانیەک کە ڕەبتی هەیە بە خزمەتگوزاری تاک بەتاشی ئەم شارە ئەم گرفتانەی بۆ چارەسەر بکرێت و بۆ مەسەلەی بودجە و خزمەتگوزاری ئێمە گرفتمان هەیە لە دابینکردنی بودجە چەندی جار مەسەلەن نووسراومان کردو بۆ بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سلێمانی وەڵامیانەوە بۆ کە ناتوان بودجەکە دابینکەن و وەزارەتیش ئەو بودجەی پێویستە کە ئێمە پێویستمانە نەیانتوانیوە بۆمان دابینکەن گرنگترین گرفتەکانی ئێمە نەبوونی مەسەلەن کۆنکریتە لە کۆڵانەکاندا یاخود ئاوەڕۆ بۆ ئەو شوێنانەی کە تازە دروست دەبن چونکە بەردەوام لە گەشەکردندا ئەم شارە و تا ئێستا ئێمە دووسایدی ناو شارمان نییە ئینارەمان نییە خەڵکەکە نەیانتوانیوە سوودمەند بن لەو خزمەتگوزاریە گرفتێکی کەمان ئەوەیە کەمی ئامێرەکانمان هەیە دوو کۆنی ئامێرەکانمانە کە توانای ئیشکردنیان وەکو پێویست نییە پێویستیان بە سیانە هەیە سیانەکەش بە بودجە دەکرێت بەڕاستی ئەمە چەندین جار داوامان کردو لە دابینکردنی ئامێر نەتواندرا بۆمان دابین بکرێت هەم لە وەزارەتیش هەم لە بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سلێمانیش ئێمە پێشتر سەر بە بەڕێوەبەری شارەوانەکانی ڕاپەڕین بووین لێکی حوتی 2022 گەڕاوینەوە سەر شارەوانیەکانی بەڕێوەبەری شارەوانەکانی سلێمانی بۆی لێرە داوا دەکەم کە بەڕاستی ئەو گرفتانەمان بۆ چارەسەر بکەن هەم بە دابینکردنی فەرمانبەری پێویست ئامێری پێویست چکە سنوورەکەمان فراوانە سنوورەکەمان لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ دوکانی تا سەدی دوکان سەر بە بەڕێوەبەری ناحیەی خدرانە 21 گوندی لەسەر ئەم گوندانەش زۆربەی تەکالیف و ئیشکردنەکانیان دەگەڕێتەوە بۆ ئێمە تەکلیف لە ئێمە دەکەن یاخود داواکاریەکان بۆ ئێمە لە ڕێی بەڕێوەبەری ناحیەی خدرانەوە چونکە بەڕێوەبەری ئاوادانکردنەوەی دوکان ناتوانێت مەسەلەن ئەم خزمەتگوزاری بێنێ بەم گوندانە زۆر دوورە و بەڕێوەبەری ڕێگاوبانی ڕاپەڕینی شەر ناتوانێت ئەم خزمەتگوزاریانە بگەێنێ بە گوندانە بۆیە من لێرەوە داوا دەکەم کە بەڕاستی بودجەی پێویست دابین بکرێت هەم بۆ سنوورە چکە خەڵکێکی زۆر قوربانی دەر و خەڵکێکەکە شانی ئەوەیە خزمەت بکرێت تا ئێستا وەکو پێویست نەمانتوانیوە خزمەت بکەین سەبارەت بە پرۆژەکان بۆ 2023 داوامان کردووە لانی کەم قۆناغی یەکەمی دووسایدی ناو خدران بکرێت لەگەڵ ئینارە شتەکانی و بەشێکی کۆنکریتی ناو کۆڵانەکانی خدران بکرێت لەبەرەوەی زۆر زەروری زۆر داواکاری زۆرمان بۆ دێت ی هاوڵاتیان و ئاوەڕۆکانیان تا ئێستا بەشێکی زۆرمان ئاوەڕۆ و کۆنکریتی نەکراوە بۆ ئەو شوێنانە و دروستکردنی باخچەی نوێ کە داواکارێکی زۆری گەنجانە نییە لەم ناحێدا کە مەسەلەن شوێنێکی شیاو بێ بۆ پشودانیان یاخود بۆ بەسەربردی کاتەکانیان داواکارێکیەکە ئەوەیە کە مەسەلەن چاکردنەوەی باخچەکانمان زۆر کۆنن چکە لە ساڵانی پێشتر دروستکراون کە یەک دوو باخچەی بچووکی لەدا هەنا شایانی ئەوان کە مەسەلەن زیاتر گەورەتە فراوەتر بێ بەڵام هەروەندە مەجال هەبووە پێویستیان بەستیانە هەیە کە بودجێش پێویستیان بۆ دابینکردنە لانی کەم کورسی شتەکانیان شوێنی دانیشتن و شوێنی بەسەربردنی کاتەکانیان بۆ دووبارە نۆژەن بکەینەوە پێشتریش بەڵێ بە نووسراوی ئێمە داوامان کردووە بۆ بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سلێمانی بەڵام لەبەر نەبوونی بودجە ناتوانن وەڵامەکانەوە بۆ کە ئەمە ناتوانین بودجە دابین بکەین بۆ نۆژەنکردنەوەی ئەو شوێنانی یاخود دروستکردنی ئەو پرۆژانەی کە باسم کردم من ناوم جەلال سەعیدە لە پسایی باخچەکان لە شارەوانی خدران لە ئێمە وەکو شارەوانی حەوت باخچەمان هەیە ڕاستی باخچەکان چۆن ڕێگیر و گرفتمان زۆرە وەکو باخچەکان هیچیان سیستەمی تازەی ئاودانیان نییە
وەکەمی گرفتی باخەوانمان هەیە 5 باخەوانمان هەیە یعنی ڕاستی ئێمە هەم لە ناو شار نەمامان هەیە نزیک بە 2000 نەمامان هەیە هەم لە دەرەوەی شار شەقامی سەرەکی قەمتەران خدران و شەقامی سەرەکی بۆ بنار نزیکی 3000 نەمامان چاندووە و کێشە و گرفتی ئاودانیشمان بۆ ئەوانیشەیە ئەنی ڕاستی ئەمە یەک تەنکەرمان هەیە کە فریان نەمامی ناو شار و ئەو نەمامانەی دەروی شاریش دەکەوێت ڕاستی ئەو نەمامەی بۆ منەکە ئاو بدرێت نزیکی 20 ڕۆژ هەتا سەر ئاودانی دێتەوە بۆ ئەوەش کێشە و گرفتمان هەیە ڕاستی بە 5 باخەوانەوە ئەنی ئەزمەیەکی زۆرمان لەسەرە ئەنی هەم بۆ خزمەتکردن هەم بۆ ئاودان داواکارم لە بەڕێوەبەرایەتی شارەوانەکانی سلێمانی کە بەشی باخچەکان ڕاستی هاریکارمان بن هەم بۆ نۆژەنکردنەوەی باخچەکان هەم بۆ دابینکردنی تەنکەرێک بۆیگە ئەو ئەزمەی ئاودان کەم بێتەوە و بتوانین نەمامەکان خزمەت بکەین بە شێوازێکی جوانتر لەبەرەوەی ناحیەکەمان نەڵێن لەبەرەوە فراوانبوونەوە و گەنجیش تمۆحی هەیە بۆ سەوزایی و بۆ باخچە و جوان بۆیگە بتوانێت کاتی خۆشتیا بەسەر بەرێت زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی شارەوانەکانی گشتی سلێمانی بەشی باخچەکان دەکەین کە ئەم ساڵ توانیان بڕی 600 نەمامان بۆ دابین بکەن کەمە جێگەی دەستخۆشیە ئینشاءڵڵا شتی چاتریشی بە دواوەدا دێ و داوا دەکەین کە باخەوانمان بۆ دابین بکرێ و تەنکەرمان بۆ دابین بکرێ باخچەکانمان ماوەندی بتوانین خزمەتمان کردو و پاراستومانە باخەوانەکانمان بەڕاستی بەو کەمی باخەوانەوە کە سەربازی هونن نەمانێشتۆ چون باخچەکانمان بفەوتێ و هەچۆنێ بێ خزمەتمان کردووە و داواکاریشین کە وانیش هاریکارمان بن پێویستیەکانمان بۆ جێبەجێ بکەن. ناوم بەختیار محەممەد خدر لە پسراوی بەشی هونەریم لە سەرۆکاری شارەوانی خدران ئێمە وەکو شارەوانی ئەو کۆڵانەی کە پێشتر هەبوون زۆربیان کۆنکرێت و ئاوەڕۆیان بۆ کراوە بەڵام لەم دوایانەدا ساڵانەی دواییدا هەندێک کۆڵان تازە دروست بوون پێویستیان بە کۆنکرێت و ئاوەڕۆ هەیە بەڵام بەهۆی نەبوونی بودجەوە نەماتوانی هیچیان بۆ بکەین چەندین جار لە کتابمان بەرز کردێتەوە دەرخستەمان ئامادە کردو بۆ کۆنکریتکردنی ئەو کۆڵانەی کە ماوە بەڵام بەهۆی نەبوونی بودجەوە نەماتوانی هیچیان بۆ بکەین